پەرلەمانی کوردستان ڕۆژی یەکشەممە خوێندنەوەی دووەم بۆ یاسای لێبوردنی گشتی دەکات. باپێی یاساکەش 14 جۆر تاوانی مەترسیدار ناگرێتەوە. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت لێبوردنی گشتی نەریتێکی خراپە و تەنها لە وڵاتانەدا جێبەجێ دەکرێت کە دواکەوتون و یاسا سەروەر نییە. هەروەها ئاماژەش بۆ ئەوە دەکات لێبوردنی گشتی تاوانی گەندەڵی ناگرێتەوە و دەبێت لە یاساکەدا بە وردی ڕەچاوی مافی قوربانی بەسەر تاوانبارەوە بکرێت. بەدەرن لە ئەم یاسای لێبوردنی گشتیە واتە لێبوردنی گشتی ئەوە نییە زیندانیەکان چاوەڕێ بکەن کەوترا لێبوردنی گشتی هەموو زیندانەکان بەتاڵ بکرێن. نەخێوانیە قەید و بەندی زۆر هەیە، ڕەدعی زۆر دانراوە لە یاساکە. هەر کەسێک بەر ئەم لێبوردنە بکەوێ لە ماوەی 5 ساڵە هەر تاوانێکی بانقەس بکە ئەوەشی کە لێی بوردراوە جارێکی تر لەسەری جێبەجێکرێ و بۆی زیندوو دەکرێتەوە. خاڵێکی تر مافی قوربانیەکە و سکاڵا لەسەر بە هەموو شێوەیەک پارێزراوە. هەتا هەر زیندانیەک هەر حکوم دراوێک سکاڵاکارەکەی کە بەرامبەرێتی مافی خۆی داوا بکات لەسەری و بەردەوام بێ لێبوردن نایگرێتەوە. تاوانەکانی گەندەڵی بە هەموو شێوەیەک بەدەرکراون لە حکومەکانی ئەم یاسایە و لێبوردن نایەنگرێتەوە. کە ڕێنەگیراوە لەوەی کار. سەرۆکی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت بەپێی پرۆژە یاساکە لێبوردنی گشتی ئەو کەسانش دەگرێتەوە کە بە تاوانی کوشتنی کەسە نزیکەکانیان زیندانی کراون، لە ناویشیاندا ئەو کەسانەی کە بە بیانووی شەرەفەوە کەسە نزیکەکانیان لە دایک و باوک و خوشک و براک کوشتووە. بەو هۆیشەوە ئەم یاسای لێبوردنی گشتیە بە مەترسی دەزانێت بۆ زیادبوونی حاڵەتەکانی کوشتن بە ناوی شەرەفەوە. گلەیمان هەیە لەوەی کە ڕێنەگیراوە لەوەی کە ژن کوشتن هەبێت. تاوانباران بە تەواوەتی بە سزای خۆیان نەگەیشتون، عەدالەتی نەبووە، یەکسانی نەبووە، یەکێک گیراوە یەکێک کە نەگیراوە، داڵدە درراوە لە پاڵ بەرپرسێکە لە پاڵ حیزبێکە. ئێستا بین ئەوەی کە گیراویشە بین بە لێبوردنێکی گشتی ئازادی بکەین، بۆیە خەڵک سڵ ناکاتەوە دوایی لەوەی کە ژن بکوژێت، لەوەی تاوان کاکە. ڕێکخراوەکانی بواری کۆمەلگای مەدەنی سەرەڕای ئەوەی ڕەخنەی زۆریان لە پرۆژە یاساکە هەیە، بەڵام لەم دۆخەی ئێستادا جێبەجێکردنی یاساکە با کارێکی باش دەزانن بەمەرجێک یاساکە لە ژێر چاودێریدا بێ و وەک خۆی جێبەجێ بکرێت. تا ئێستا لە سەرەتادا ینی تا ئێستاش بەشێکی زۆر لەگەڵ ڕێکخراوەکانیان نە پەرلەمانەکانیان خەڵکی تریش لەگەڵ یاساکە نەبوون، بەڵام ئێستا کۆنەنجی دروست ببووی کە مادام یاساکە دەردەچێت مادەم قسەی لەسەر دەکرێت دەبێ بە جۆرێک بێکە خەڵک زیانی لێنەکە بە تایبەتی لە دەرەوە. بۆیە دەبێ ئێمە کار بکەین لەسەرەوەی کە ئەم جۆرە لە لێبوردنی گشتی لە ناو چاکسازیەکانە کە دەردەکرێت و بەر تاوانبارەکان دەکەێت دەبێ فلتەرێک هەبێ بۆی بزانرێ تا چەند توانراوە ئەم کەسانە کە تاوانێکیان کردووە دێنەوە ناو کۆمەلگا ناچنەوە سەر تاوانەکانیان و تاوانی خراپتر ناکەن. بۆیە ئەمە زۆر ضرورەکە ئێمە قسەی لەسەر بکەین و پەرلەمانی کوردستان و دام و دەستگاکانی حکوومەت بە جددی کار لەسەرەوە بکەن. یاسای لێبوردنی گشتی ئەم تاوانانە ناگرێتەوە. تاوانەکانی یاساییش لە ناوخۆ و دەرەوەی هەرێم، هەروەها بازرگانی کردن بە مادەی هۆشبەر و دەرمان و خۆراکی ماوە بەسەرچوو. ئەو تاوانانەش کە بە سامانی گشتی و گەندەڵیەوە پەیوەستن، هەروەها تاوانەکانی تەقلید و تەزویرکردن و تاوانی بە قاچاقبردنی شوێنەوارەکانیش ناگرێتەوە. جگەل لەمانەش تاوانی ڕفاندنی مرۆڤ و حکوم دراوە قورسەکانی وەک تاوانی بانقەست و هەڵهاتن لە زیندان و دەستدرێژی سێکسی و نێربازی و زینای مەحرەم و ئەشکەنجەدانی دڕندانەی منداڵ و بازرگانی کردن بە مرۆڤەوە ناگرێتەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.